لمجلسێکی وەها گەورەدا کە مەجلیسی رسول الله عليه الصلاة والسلام جوانترین دەستپێک بۆ ئەوەی کە مەجلیسەکەمان ڕازاوەتر و جوانتر بکات لە خزمەتی چەند ئاەتێکی قورئانی پیرۆزدا دەبین کە لەلایەن مامۆستا پەیوەند ئیسماعیلەوە بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا. ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. صدق الله العظيم. لو روجە و ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من لەو چۆڵ و بیابانە ئەبێ یاوەری کێبێ یا بەو کەژ و کێوانەوە سەوداسەری کێبێ. جەنابی مامۆستا مسلیم هەورامانی وتاری بە خێراتنی مزگەوت و حوجرەی ئیمامی شافعیە خوێنێتەوە با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مناڵە چاوگەشەکان مامۆسایان و فەقێیان و ئامادەبووان هەموو لایەکتان یەخوا بەخێر بێن سەرگلێنەی چاومان. ئێوە مناڵانی هەڵەبجەی شەهید خۆشەویست و شانازی کەری پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. ئێوە شێرە پیاوانی دوا ڕۆژی ئەم ئیسلامن، ئێوەن خۆشەویستانی رسول الله صلی الله عليه وسلم. پێغەمبەرگیان لە ژیانی خۆیان مناڵی زۆر خۆشویستووە،
هەر کاتێ لە نوێژەکان تەواو ئەبوو ڕۆحمان بە قوربانی بێ دەستی ئەهێنا بەسەری مناڵانە و ماچی ئەکردن و دوعای خێری بۆ ئەکردن. بیهێنە بەرچاوی خۆتان ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە بوایە و لە ناومانە بوایە چەنێ ئێوەی خۆش ئەویست چەنێ دوعای خێری بۆ ئەکردن. ئەی ئێمە لە پای ئەم خۆشەویستی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەبێ چۆن خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەر دەرببڕین؟ ئایا بە قسەی گەورە و بە دەنگەدەنگ؟ نەخێر، ئەبێ بە هەڵسوکەوتی جوانی خۆمان، بە زمان پاکیمان، بە دەست پاکیمان، بە ڕازگۆییمان بیسەلمێنین کە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەش تۆمان خۆشەوێ. بیهێنە بەرچاوی خۆتان لە بیابانێکی تاریکە لە شەوێکە ڕێگەتان لێ ون ببێ و خوای تەعالا بە قودرەتی خۆی هەورەکان پاڵ پێوە بنێت و ڕووناکی مانگ ڕێگەتان ڕووناک کاتەوە و ڕێگەی خۆتان بدۆزنەوە بڕۆن. چه هەڵوێستێکتان ئەبێ، چۆن بیر ئەکەنەوە، چۆن سوپاسی خواکەن. ئەو تیشکی مانگە ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕێگەی ئێوە و ئێمەی ڕووناک کردووەتەوە. ئەبێ بە هەڵسوکەوتی جوانمان بیسەلمێنین کە ئەی پێغەمبەری خوا تۆ ڕێگەت بۆ ئێمە ڕووناک کردەوە، ئێمەش تۆمان خۆش ئەوێ. بەڵام هەرچی بڵێین و هەر چۆنێ باسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەین و هەر جۆرێ بەرز بینرخێنین هێشتا هیچمان نەوتۆ و هیچمان نەکردووە. بۆیە لە ناخی دڵمانەوە ئەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمڕۆ لەبەر خاتری تۆ لەم مزگەوتە لە یەکێک لە ماڵەکانی خوای تەعالایە کۆبووینەتەوە، لەبەر خاتری تۆ ئەی پێغەمبەر دەنگەدەنگ ناکەین، لەبەر خاتری تۆ هەڵسوکەوتمان جوان ئەبێ دەی پێغەمبەری خوا تۆش خۆش بوێین. پێویستە لە چرکە بە چرکەی ژیانمانە هەڵسوکەوتمانە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆمانە ڕنگ بدەینەوە. لە کۆتاییە ئەڵێم یا ڕەبی هەمووتان بەخێر بێن، سەر چاومان ڕەحمەتی خواتان لێ بێ، خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەڵسوکەوتانە دەربخەن. والسلام عليكم ورحمة الله. زۆر سوپاس بۆ جەنابی مامۆستا مسلیم هەورامانی بۆ وتاری بەخێراتنی. ئەگەر چی نیمە ئەو چاوەی ببینێ ڕووی جەماڵی تۆ، بەڵام ناومێد نیم کە ڕۆی عمرم هەر هەمووی بە خەیاڵی تۆ. ئێستاش لە خزمەت ستافێک لە دەمخۆشانی حجرەی ئیمامی شافعی لە هەڵەبجە چەند قەسیدەیەکتان پێشکەش کات جەنابی مامۆستا خەلیل و هەروەها مامۆستا ئەحمەد و مامۆستا پەیوەند با بفەرمون بۆ پێشکەشکردنی قەسیدەکەیان. بەڵێ. مولاي صل وسلم أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على
محمد صاحب الإحسان والكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد ثابت الميثاق حافظه محمد طيب الأخلاق والشيم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد سيد الكونين والثقلين والفريقين من عرب ومن عجم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بسوس سوداء يا دار بزوق إنشاء يا دار بوتو يا شيدا يا دار يا حسرة المصطفى مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي شاهي بيت الحرام فرع باشئ ويكرام باقوشا شاوي بخام بأمتي بوفاء مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم لو حاضي بحاصل بس راود قايد لو حاضي بحاصل بس جاود القايد صاح البكاء مشكلا وافتح لنا راجع مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم تو مرتبة سرواري تو مرتبة رهباري نسيمي بوي عنباري واددة لم دبا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على أشرف المخلوقات سيدنا محمد الصلوات بەناونیشانی ئەی پێغەمبەر ئەی پێغەمبەر ئەی ڕووناکی سەر ڕووی زەوی ئەی پێشەوە هەر تۆی حەبیب هەر تۆی شەفیع هەر تۆی پێغەمبەری خودا ڕێنیشاندەری هەموو گرۆی ئادەمی و سەرزەوی
تۆ ڕووناچیت دا بە زەوی ئەوەڵ ئاخیریان پێش و دووە بەردەوامم لەسەر ڕێگات هەتا ماوم ئەیگرمە بەر بێگومانم لە ڕێگاکەت لێی دڵنیامە چێتە سەر چون پیرۆزە ڕێی قورئانە ڕێی سونەتە ئەم ڕێبازە شەفاعەت کە ئەی پێغەمبەر سەرفراز بین ڕۆژی مەحشەر ئەی محەممەد ئەی پێغەمبەر ڕەسوولی خوا تۆی حەبیبم نەخۆشێکم شەیدای قورئان یارمەتیم بە تۆی تەبیبم ڕۆح و جانم قوربانی تۆن هەتا ئەمرم ئەی محەممەد تۆ دەستگیرمی تۆی مامۆستا بۆ ڕێگای ڕاست تۆی ئەدیبم ئەی محەممەد خۆشەویستم تۆی پێغەمبەری سەرزەمین لەبەر خاتری تۆ بوو خوداشکاندی پشتی غەیرەدین وەصف و باست هێندە زۆرە بۆم باز ناکرێ بە هیچ جۆرێ لە دەستپاچی و خۆشەویستی لە ڕازگۆیی و لەفزی شیرین لە ڕازگۆیی و خۆشەویستی و لە دەستپاچی و لەفزی شیرین والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆی گەورە جەزای جەنابی مامۆستا بێدار بداتەوە بۆ پارچە شێعرەی کە پێشکەشی جەنابتانی کرد. ئەوەی ناوی محەممەدە تەنها هەستێتە سەر پێ. عليكم الصلاة مناڵەکان هەمومان پێکەوە با سڵاواتێک لە دیاری ڕەسوڵ الله بدەین. اللهم صل على محمد وآله وسلم. ئێستاش لە خزمەت کاکەکیار ڕێبوار پارچە دەفێکتان پێشکەشەکات لە خزمەتانە. لخزمتانا مامۆستا عومەر عەلی بە دەست و پەنجە ڕەنگینەکەی خۆی پارچە شعرێکی بۆ یادی مەولود یادی ڕەسوڵ الله عەلەیه الصەلاة وەسەلام ئامادە کردووە. با بفەرمێت بۆ ئەوەی کە پێشکەشی بکات. پێشەکی بە ناوی خۆی بەخشندەی میهرەبانەوە، بە ناوی خۆی بەخشندەی میهرەبانەوە میوانانی بەڕێز بەخێر بێن بۆ مزگەوتی شافعی ماڵی خوا بە مناسبەتی لەدایکبوونی پێغەمبەری خوا محەممەد صلی الله علیه وسلم. بەندەش وەکو بڵند کە شاعرە شەرعیەکەم ئامادە کردە بە ئێوەندێ ڕەزامەندی بینەران بێ با دەست پێ بکەین.
يا پیرۆز بێ هەمیشە ئەی خاتم المرسەلین ئەی تکا کاری سەرپاکی موسڵمانی سەردەمین ڕۆژی تەنگانە شفاعەت هاوکار بۆ خاص و عام بۆ شاو و گەدا و بێنەوە چرایە پەشۆکتین دەستگیرۆیی بێنەوایان بەسە بۆ ڕۆژی مەحشەر أنت ما أرسلت إلا رحمة للعالمين قردي تاواني أم دنيا كم كسي اللي ببجي بشا تسبى دعاء السرفاجي لا شفيع المذنبين أي محمد شفا قاضي بينا واي رئيس الكدور يا ولي قرأي بردرشي ادخلوها سالمين توم هبي روجي تنقانا شي هبي باشر لوا بوبا هشتجي بهاوتا وعدة للمتقين همشا وردم شاورم أو براتم دسكبه خورو خانشاكم بوچيه کولی دیوار سنگی کولی بوچیه کولی دیوار سنگی ستا انتبه هاتان فرم بیوان دیر دارونی مناوە کان لەگەڵ من پێکەوە دووبارە سڵاواتێکە دەین لەسەر رسول الله عليه الصلاة والسلام. اللهم صل على محمد وآله وصحبه وسلم. اللهم صل على محمد وآله وصحبه وسلم. خوا جزای خێرتان بدات. ئێستاش مەجلیسی رسول الله لە خزمەتی کەلیمەتەکانی مامۆستا محەممەد دەبێت با بفەرمێت بۆ پێشکەشکردنی أصحاب علي وجار عكاشا
فيديو وبشر المرسلين يراك يخرون بأدب نبي خزم مسؤول طلعك عشان إسرائيل تنسل أصحابك جارين يقوم الفرقون يروح البلاد قد شديد استمي من الأرض كل ما بخلاف ما لو جرى شان شاني فخر عالم مسؤول سلوان وهري نبمان محمار كرتدري عكاش القديم صار فاجرا يا لان هرب اشتخار كوثر الفاجر شوجي لازمي وزر الشمال زيارتي فرحوني نبوان أوصاتكم محتاجين مرحمتي توي أموت شاوري يا نزلي توي ويوهام كريم أخبار وزيارة مهرد محفوظ لنا وحباب فداء شهري كلام جيشك صدره نور سرشان السلام عليكم ورحمة الله لقمانن زانم چاوەڕێی تیر و کوشتەکەکە کەواتە دۆزێک کوشتێش من لەگەڵمانە چەند دەقەیەکی تریش لە خزمەتاندا بین با سڵاواتێک پێکەوە بدەین اللهم صل على محمد وآله وصحبه وسلم اللهم صل على سلم اللهم صل على محمد وآله وصحبه وسلم تسليما كثيرا إلى يوم القيامة. جنابي كاكداهين جبار یەکێک لە ئامادەبوانە داوای کردووە قەسیدەیەک پێشکەش بکات و دواتر لە خزمەتی جەنابی مامۆستا و دواتر چیەکەین تیر و پشکەکە ئەنجام بدەین ئینشاءالله. مامۆستا محەممەد فەرموو. المرسل شمس الهدى بحر الهمام أي إمام المرسل شمس الهدى بحر الإمام أي شفيع المذنب خير الورى مولى النعم أي لشوق جنتي غد أنبياء أولياء ظل سرلان وكوبر ونبودي دار شم أي دم خندت دليل دار
آسمان فیر بوو لە داخی خەتی ڕووی تۆڕۆژ و شەو سەد چرای هەڵکرد و نەیبووە سەوادی یەک ڕەقەم بێنەوەم هیچم نییە هاتووم و مەحرومم مەکە قەل لە دەرگای خۆی گەداناکات دەدەر ساحب کەڕەم ئەی ئیمام المرسلین شەمس الهدى بحر الهمام أي شفيع المذنبين خير الورى الأنعام لەگەڵ مانن باش فەرمایشتەکانی جەنابی مامۆستا عەبدولدایم هەورامانی ئینشاءالله لە خزمەتانە ناوی ئەو کەسە هەڵدەبژێرین کە ئەبێتە خاوەنی عومرێک گەشتێک بۆ ماڵی کودا. ئێستاش جەنابی مامۆستا عەبدولدایم هەورامانی بە کۆمەڵێک دوعا ختامی مەجلیسەکەمان بۆ ئەکات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. هموان بيكا ولا قال منا أي پیغمبر خوشمان أويت تو دلماني تو روحماني تو میوانی هەڵەبجەی ئەمڕۆ ئێمەش لە هەڵەبجەوە سەلات و سەلام بۆ تۆ ئەنێرین ئێمە ناوی تۆمان هێنا دەی خودایە ناومان بێنە لە خزمەتی پێغەمبەرە خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە هەموو گوناهەکانمان ببوورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە ڕەحمەتی خۆت بەسەر هەڵەبجەیە ببارێنە خوایە بەرەکەتی خۆت بەسەر هەڵەبجەیە ببارێنە خوایە لە گوناهی شەهیدانی هەڵەبجە ببوورە خوایە ڕەحمەتی خۆت بەسەر کوردستانی ئێمە ببارێنە یا ربی خوایە لە هەموو شەڕ و شۆڕێک دووری خەرەوە خوایە ڕەحم بە ئومەتی پێغەمبەر بکە خوایە ڕەحم بە مسلمانانی غەزە بکە یا ربی خوایە ئیسلام سەر بخە یا ربی خوایە ئایندەمان پڕکە لە گەشی خوایە لە هەموو خراپەیەک بمان پارێزە خوایە لە دەستی زاڵمان بمان پارێزە لە دەستی بێدینان بمان پارێزە خوایە بەرەکەت خەرە ژیانمان خوایە تۆ خۆت سەرپەرشتیمان کە خوایە تۆ خۆت عاقبەتمان خێر کە خوایە هەموومان لە بەهەشتا کۆکەرەوە بە خزمەتی پێغەمبەرمان بگەیەنە خوایە سەڵات و سەلامی ئێمەی پێ بگەیەنە خوایە ناوی ئێمە لە خزمەتیا بهێنە یا ربی خوایە گەورەمان بکە خواناسی لە وڵاتی ئێمە دامەزراو بکە خراپەکاری لە وڵاتمان دوور خەرەوە همەتمان بۆ خواناسی زیاد کە مزگەوتەکانمان پێ ئاوەدان کە خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی هاوڵ و ڕەفیقانمان ببوورە إلهي داوات لي أكين بقوري خوت ورحمتي خود ليمان ببورة يا ربي خوايا داوات لي أكين كرمي خود بسرمانا ببارينا
إلهي إما لبرخاتي توكو بوينو تو باسمان كا لما لأولا على نوما بينا يا إلهي أما جسما لقبولك يا إلهي أما جسما لقبولك وهي لمن راضيبة وهي لمن راضيبة وهي أميني أمن الله نمن لورقرا وهي أما ولود بكرة بركته ورحمة بسر همو كردستان أبي بارينا وهي ولات من بركة رحمته بزي وهي دعوات لكن ولات من بأومك وهي ولات من برزق بك وهي بازار من ببركة بك إلهي دعوات لكن بقوري خود وهي لمن خوش به وهي لمن خوش به وهي لمن خوش به آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين يكسم بوها البجيرة بابه هذه ريبو كده موقعكم دانش الموقع دانش بيدنم سيركة تشاون وقيني أو دس بيتنا أو دوسيا جار دوي دانيك هلا بجي يقدان باشا أو تشيبو أروانت فهم أروانت فهم أروانت كاكا أروانت جوتان لي بيجان كاكا أروانت يكيب لو راح كان لنا أما درهن أو تيكل ما كردو سر خوار ما بين شجر بيه كردو باشا إتني من نازعين كي درس كي قسمتي جو بقرن كاكا أروانت شاون وقينه دسكا بنا بدلي خوي دانيك درهن أما قماني شاو بنو قينه كاكا أروانت ودس بيه دسي راس جوان دانش باران باشا دانش باران دانا هلبجة باران دانا هلبجة باران دانا بابيتا بيشو تو ناو چیه؟ تو ناو چیه؟ باران کیه؟ باران دانا كيتر فلمك اما دو باران داناس كيتر هي باران دانا ناوي به باران دانا دانش لو بو الصاون شي مشكله دانش تو باران دانا لكن يا باران تو باران دانا لو رفكات شي نوسي باران دانا كي باران دانا كي باران دانا نا مالك وشي دوكس باران دانا درسوا يكي كان كيميا باران يكي كان غولان اما يك باران دانا ناوي سيهم إن نسراوا دبر أو أم دوانا بيك وخينو ناو قرآن كامي كان درس هذا اسم أو دوانا بوبنوسي باران دانا كين باران دانا إبراهيم
باران دانا إبراهيم باران دانا حسن ئەم جارە چاوە نقطێنی یەکێک لەم دوانە هەڵەگری باشە ئێستا ئەوە دوو باراندانامان هەیە یەکێکیان دەرەچێت تر نازانین کێ ئەم دوانن ئەم دوانە هەردووکیان باران دانا یەکێکیان ئەمیان باران دانا ئیبراهیم ئەمیان باران دانا حەسەن دوو کەسمان ماوە قورعی بۆکەن هەر کامێکیان دەرچوو ئەویان دەرەچێت شا بنوخێنێتەوە کە ئەمەیانی هەڵبژارد ئەمەیان هەڵبژێڕا بزانین کامیانە باران دانا حسن او باران دانا باران توش هديه غوريغدي اليا لا يخوما با اليا ئەم بارانەش هەدیەیەکی با زۆرەگرێ باران یەک وەرەقە هەدیەیەتی باشە باران تۆ ئەمرەیەک تۆ وەرەقەیەک باشە هەر ئێستا ئەیدەمە تۆ باوکی بارانی